ئەم زەویە کێڵدراوە بە مەبەستی کوشکواڵکردن ئامادە نەکراوە، بەڵکو ئەمە شوێنی یاریگایەکە لە گەڕەکی شێخانی قەزایی سەید سادق کە لە درەنگانێکی شەودا لەلایەن چەند کەسێکەوە کێڵدرا و بەوشەوە نەوەستان و شیشی گۆڵەکانی هەڵکەندووە و لەگەڵ خۆیان بردویانە. ساڵی 2012 شارەوانی سەید سادق بەڕەسمی ئەم پارچە زەویەی پێشکەشی تیپەمیلیەکانی سەید سادق کردووە. بە هەموو کەم و کورتیەکانەوە ئەوان بەو یاریگە خۆڵە ڕازی و دڵخۆش بوون، بەڵام خۆیان باسی دەکەن هەوڵ دەدرێت ئەم یاریگایە داگیر بکرێت. چتە لای شارەوانی سەرۆکی شارەوانی ئەڵێمە بابەتێکە پەیوەندی بە قایم قامێتێت، چتە لای قایم قامێ دەڵێ هی شارەوانە. ئێمە ئەزانین ئیشی کێ ئیشی کێ بەڕاستی، بەڵام ئەوەی کە هەیە ئێمە بێدەنگ نابین لە ئاژدەوەی. ئەگەر یاریگایەک مڵکی خەڵک و گەنجی ئەم شارە بێ گومان لەوە نییە ئێمە بێدەنگ نابین و بە دوایە ئەچین وە سکاڵای یاسایی تۆمارەکەین لەسەرەوەی هیچ کەسێک ناتوانێت عەرزێک کە بۆتە یاریگا بۆ خزمەتی گەنجی ئەم شارە نەک خەڵک حکومەتیش ناتوانێت داگیری بکات و زەودی کا لە خەڵکی ئەم شار. لە درەنگانێکی شەوا ڕۆشتون کێڵایانە هیچ قایم قام نەسەرۆکی شارەوانی لە پرسیینەوە نەکراوە تا ئایستا لەوەی بۆچی کێڵاویانە، ئایا کشێ مەبەسێتی لە کێڵانی ئەم ساحە ئایا بەنیازی چی لێ بکەن، ئایانەوەی گۆڕانکاریکەن لە نەخشایان لە یاریگاوابی گۆڕن بە نیشتەجێبوون بەچی شێوەیە کاتنتە پێش هیچ بە ئێمە ناوترێ. ئێمە چوین تا سەرۆکی شارەوانی تا قایم قام بە ناو ئەنجومەنی تیپەمیلیەکان و ڕۆشنێتە پێشەوە کتابمان کردو لە کۆتاییەتیان هیچمان پێ ناگرێت بۆتان. سەبارەت بە تێکدانی ئەم یاریگایە شارەوانی سەید سادق ئەوەی خستە ڕوو کە ئەم پارچە زەویە کێشەی لاسەرە، گەرچی بەردەوام لاوڵدان کێشەکە چارەسەر بکەن، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە. سەرۆکی شارەوانی سەید سادق دەڵێت ئەم زەویە لە نەخشەدا یاریگایە، بەڵام خاوەن مڵکەکان باهی خۆیان دەزانن و داوای قەرەبوو دەکەن، هەر بۆیە بەنیازن دووبارە پێداچوونەوە بە کێشەی ئەم زەویانەدا بکەن. ئەوەی کە ڕوویداوە وا دیارە لایەن خاوەن مڵکەکانەوە ڕوویداوە، چونکە مڵکەکە مڵکی ئەوانە بەحساب کە لە کاتی خۆیان کڕیویانە 25 دۆنمە و هیچ پارچەیەک زەویان بۆ دەرنەچووە، گلەی ئەوە دەکەن کە زەرمەند بوون و قوبوڵیان نییە مڵک تۆمار بێ بە ناوی ئەوان و کڕی بێتیان و مڵکی سەرف بێ، بەڵام لە نەخشەکە کرابێتە خەدەمەت و ئەوەش کێشەیەکە بێت لە مستەقبەلا لە نێوان لە دادگایەک لای بکرێتەوە لە بینی سەرۆکاتی شارەوانی سەید سادق و لە هەمان کاتا خاوەن مڵکەکانە. گەرچی سەید سادق زۆرترین یاریگەی تێدایە، بەڵام زۆربەیان ئەلین و تا ئێستا حکومەت و لایەنی پەیوەندیدار نەیتوانیوە یاریگایەکی مۆدێرن لە سەید سادق بکاتەوە. کردنەوەی یاریگایەکی شایستە لە قەزاکەدا کە بە پایتەختی وەرزشی ناو دەبرێت خەونی چەندین ساڵەی وەرزشوانان و وەرزش دۆستانە. سوەی محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.